ڕێزوسڵاو و بینەران و گوێگرانی خۆشەویست لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ کە تایبەتە بە بارودۆخی ژیانی کرێکارانی کۆچبەر و ئیمەنی شوێنی کار. بە بیانووی گیان لە دەستدانی دوو کرێکار لە شاری سلێمانی بە ڕووداوی شوێنی کار بۆ قسەکردن لەسەر و بابەتە داوامان کردووە لە بەڕێز کاک عوسمان زیندانی هەڵسوڕاوی بواری مافەکانی کرێکاران و یەکێک لە ئەندامانی کارای سەندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی. ڕۆژی هەینی دەی 2025 زاینەی لە کاتی کارکردندا لە گەڕەکی زانکۆ لە شاری سلێمانی دوو کرێکاری خەڵکی ڕۆژهەڵات گیانیان لەدەستدا بەهۆی تەقینی تانکینەوت کە نزیکی شوێنی کارەکەیان بووە. ئێستا خاوەنکار دەستگیر کراوە. شکرۆڵا عەلی محەممەد دوو کشکانەی خەڵکی کرماشان محەممەد ساڵح محەممەد ئەسعەدیکیا خەڵکی سەقز هەردووکیان گیانیان لەدەستداوە. سندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی لە بەدواداچوونی ڕووداوەکەدا. ئێساش بۆ قسەی زیاتر لەسەر ئەم باسە داوامان کردووە لە کاک عوسمان لەگەڵمانە بەشدار بێت. کاک عوسمان زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەی. سڵاوم کاتەی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باش. زۆر سپاس. بەڕاستی ڕووداوێکی ناخۆش و تراژیدیا بوو. دەمەوێت هۆکاری گیان لەدەستدانی و دوو کرێکارە کەمێک ڕوونتر لە زمانی بەڕێستانەوە بیستن و بزانین ئێوە وەک سندیکای بیناسازی چیتان کردووە لەم بارەیەوە کە ئەگەر بکرێت کەمێ ڕوونکردنەوەی زیاترمان بدەنێ. بەڵێ بەداخەوە جارێکی تر سەردێڕی هەواڵەکانە بێ بە هەواڵی گیان لەدەستدانی کرێکاران لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش کرێکارانی کۆچبەر کرێکارانی بیانی دوێنێ کە ڕۆژی هەینی ڕۆژی پشووە کرێکاران مەناچاری لە بەردەم بژێوی ژیانی خۆیان پەنایان بردە بەر کارکردن. هەوڵاتێکی عەربی عێراقی لێرە نیشتەجێی شاری سلێمانیە خانوویکی هەبووە کە لەم خانووە ئیزوگامی بۆ بکە یا بێتێ مقاولێکی خەڵکی شاری سلێمانی و مقاولەش ئەم دوو بەڕێزە دوو کرێکاری ڕۆژهەڵاتەکە یەکیان خەڵکی سەقزە یەکێکی تریشان خەڵکی کرماشانە چوون بۆ کارکردن لەوێ لەسەر بیناکە کاتێک کاریان کردووە تەوان ئەمە بینای تیجاری نیە ماڵە لەوێ لە کاتی کارکردنە بۆرینە تەنکی نەوتی لێ بووە بەداخەوانێ نەساحبی خانووەکە ئەوەی کە داوای چاکردنی کردووە نەساحبی ئیشەکە مقاولەکە هیچیان نهاتوون بێ لەوە بکەنەوانێک کە نابێت تەنکی نەوت لە سەربان بێ لە کاتێکە کە کاری ئیزۆگامیە کرێ بۆیە بەرپرسیارەتی یاسایی بە پێی قانونی عێراقی ژمارە 72 لە ساڵی 1970 دەرچووە لە مادەی 107 هەتاکو 113 باز لە سەلامەتی شوێنی کارەکە بێگومانم قانونەکە لە عێراقایە جیاوازی لە بینی کرێکاری کۆچبەر و کرێکاری ناوخۆیی ناکە لە بینی کرێکاری ژن و کرێکاری بیا هەموو ئەم مافانەی گرێتوانێت بەداخۆلاتی تەنکێکە تەقیوە ڕاستەخۆ هەردووکیان جستەیان سوتاوە و ماڵەکەش بەشی زۆری دەرگا و پەنجەری هەمووی تەقی و سوتاوە سیارەیەکیش لە کۆڵانی ئەودی و کە بەشێک لە تەنکێکە پەڕیوەتە سەری ئەویش زیانی بەرکەوتووە یەکێک لە کرێکارەکان دەست بەجێ بەداخەوانەیە کە ناوی محەممەد ساڵح بە محەممەد ئەسعەدی کیا کە خەڵکی سەقزە و خانەوادەیەکی کرێکارین و چەند منداڵێکیشی هەیە ئەوە دەست بەجێگیانی لە دەستداوە بەشی زۆری پاسپۆرت و شتان سنامەکەی سوتا بوو دوای هەوڵێکی زۆر و ماندووبوونی پۆلیسی سلێمانی توانرا بناسرێتەوە بدۆزرێتەوانێ کرێکارەکەی تری کە خەڵکی کرماشان و پاش چەند ساعاتێ لە نەخۆشخانەی ئێمەرجنسی وێ ڕای وەرگرتنی چارەسەر بەڵام لەبەرەوەی لە سەداسەدی گیانی سوتا بوو ئەویش گیانی سپارت ینی ڕاستی ژینگەی کار لە هەرێمی کوردستانە ژینگەیەکی مەترسیدارە لە جیای ببێ بە مایەی خێر و خۆشی و دابینکردنی قوتی خۆیان و خانەوادەکانیان بۆ تەمایی ئەوەی کە کرێکاران کەمەندامە منتیایە یا بریندارە بنیان گیان لە دەستدەدەن ئەم کرێکارانە کە خەڵکی ڕۆژهەڵاتن لەبەر ناچاری نەبوونی ئیش لە کۆماری ئیسلامی لە دەوڵەتی ئێرانە لە بەرەو قەیرانە دارایی و ئابووریە پەنیان بۆ باشووری کوردستان بردووە گیان لە دەستداوە ئەمڕۆکە ئێمە بە دوواداچوونمان کرد و دوێنێ شەویشتا سەعات دوو شەو لەگەڵ خانەوادەی یەکێک لە کرێکارەکان بوون بۆ ئەوەی هاوکار بین لە ڕووی قانونی و بۆ ئەوەی ڕێوشوێنەکانی یاسایی بژیرێتە بەر بۆیان. بەڵێ کاک عوسمان بەڕاستی ڕووداوێکی زۆر ناخەژێنە و ئەمە یەکەم جار نییە کە ئەم بارودۆخە بەسەر کرێکارانە دووبارە بێتەوە
بەگشتی کرێکارانی کەرتی بیناسازی و بە تایبەت لەباری ئیمەنی شوێنی کارەوە چۆنە لە کوردستان ئەگەر لە ڕۆ زانیاریمان بێتەوە گەزاینەمە یەکەم جار نییە کە بەڵێ بە شێوەی گشتەکەی یعنی کرێکاری بیناسازی لە ڕووی کۆمەڵایەتی و کارکردن و ئابوووریەوە تووشی بێکارێکی زۆر هاتوون وە کریان کەمەوە لەسەر کار دەریانەکەن و بەدەر لەم کێشە و گیر و گرفتانەی تریان بە تایبەتی کرێکاری کۆچبەر زیاتر ئیستیغلال لەکرێنە چەوسێنەوە کریکەمیانێنێ ژنگەی خراپیان بۆ دابینەکەن بەداخیشە بەشێکیشان بە ناڕسمی دێن کاتێک کە بە ناڕسمی بێنە ئێرە ناتوانە سکاڵاشکەن بەڵام لە هەمووی خراپتر مەسەلەی ژینگەی کارە لە کۆی ئەم ساڵ لە 2025 لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و شاری کەرکووک و ناوچە جێناگۆکەکان 54 کرێکار گیانی لێدەستداوە لەم 54 کرێکارە 13 کرێکاریان کرێکاری بیانی بوون لەو 13 کرێکارش 8 کرێکاریان کرێکاری ڕۆژهەڵات بوون کوردی ڕۆژهەڵات بوون بێگومان مەترسیداترین بەشی چینی کرێکار بینەسازیە بە تایبەتی لەناو ئەو بینایانەی کە بۆ نیشتە جێبوو نەکرێ نە مەسعەدی پێویست نا ئەسکەلەی پێویست نا قایشی خۆبستنەوەی پێویست نا کرێن تاوەری تایبەتی هەموو ئەمانە لە دەوڵەتە پێشکەوتوەکانە بە شێوەیەکی کوالیتی بەرز باش بەکارهێنرێن کە سەلامەتی کرێکاری دیا ئەپارێزرێ بەڵام هەرێمی کوردستان بەداخەوانی ئەم ساڵ ئامارەکە هێشتا مانگی ئەوە لە مانگی دای ئامارەکان ئەوەندە و نیوێکی ساڵی هەموو ساڵی پارە ینی هەموو ساڵی پار ئەمەندە کرێکار لە هەرێمی کوردستانە گیانیان نەدابوو لەبەرەوە ئامارەکە ڕوو لەسرە سەرباریەوەی ئێمە و سندیکای بیناسازی بە داداچوونەکانمان هەمیشەیی و بەردەوامە هۆکارە سەرچەکانی یەکەمەوەیەکە خاوەن کارەکان پێداویستیەکانی سەلامەتی بەبێ پێویست دابین ناکەن دووەم چاودێری دەوڵەتی لاوازە سێ ئەم کرێکارانەی دەستە سەرکار ڕاهێنانیان پێ ناکرێ لە دنیای پێشکەوتووە کرێکارێکە گەر بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بچێتە سەر کارێ بێ ڕاهێنانی بکا لەسەرەوەیە پێشتر ئەزمموی هەبوو بێ و نەبوونی وشیاریکی پێویست بۆ خۆپارێزی هەم لە لای خاوەنکار چم کاوەنکاری سانەوی بێ مەقاولی ڕئیسی بێ چ کرێکاران ئەمە پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی گەورەیە لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی ڕێکخراوەکانە سەرباریەوەی ئێمە وەکو خۆمان بیناسازی هەوڵمانداوە لە مانگی یانزەی پارەوە تا ئێستا نزیک بە 12 وەرکشۆپمان کردێتەوە بەشێکی بۆ سەلامەتی بووە بەڵێ هەر ویستمە و پرسیارە لە بەڕێزت بکەم کاوەسمانەگەر گوێت لە دەنگم بێت بەڵێ گوێم لە دەنگتا هەرویستم سەبارەت بۆ پرسیارە زیاتر قسم بۆکەی دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی زیانە گیانەکانی ئەم جۆرە ڕووداوانە سندیکای بیناسازی ئێوە بە چ شێوازێک دەیەوێت ڕێنمایەکانی بەسەر خاوەنکاران ئەوانەی کە ئەو کرێکارانە بانگەکەن بسەپێنێت تا ئەمنێتی گیانی بۆ کرێکاران دابین بکات چ ڕێکارێک کراوە ڕاستیە بەپێی قانون دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار لەسەر خاوەنکارە چونکە بە هەزاران بەدەیان هەزار شوێنکار هەیە هیچ سندیکای ناتوانێت بە تەواوەتی تەختەیەی کاملی ینی بتوانێت دەرەقەتی متابعی ڕۆژانەی سەدان هزار شوێنکار بێ بۆیە قانون خاوەنکاری بەرپرس کردوواڵەیە کە کرێکارێک گەباتە شوێنی ئیشەکەی لە مادی 170 لە بڕگەیەکە ئەڵێ بێ هەموو مەترسیەکانی ئەو ئیشەی پێ بڵێ بە کرێکارەکە خاڵی دوو پێداویستەکانی کاری بۆ دابینکە خاڵی سێ پێداویستەکانی سەلامیەتی بۆ دابینکە لەگەڵ ئەوەشا ئێمە بە چەند شێواز هەیە متابعەیەم کاراناکەین یەکەم لە ڕێی سەردانی مەدانی بۆ شوێنکارەکان ئەوەندەی لە ئیمکان و توانامانە بێ بۆ وشارکردمان دوو لە ڕێ وەرکشۆپانەی کردومانێتەوە باسم کرد لە ماڵی یانزەی پارەوە تا ئێستا ئێمە 11 وەرکشۆپان کردوتەوە لە شوێنکارەکان و بە تایبەتی ناوەندە کرێکاریەکان و ئەرکی حکوومەتە ڕاستی کە هەڵمەتێکی گەورەی نیشتیمانی لە ئاستی ئەعلامەکانە بکا بۆ وشارکردنەوەی کرێکاران و چاودێریەکانی چڕت کاتەوە بۆ نمونە ڕەنگە لە هەرێمی کوردستانە بە سەدان هزار ناوەندی کار هەبێ بەڵام نزیک بە 50 بە 60 چاودێر هەیە بێگومان ئەم چاودێرانەی حکوومەت مفتیشانە کە سوێندی یاسایان خواردووە و ڕاستەوخۆ لە هەموو کات و ساعاتێکا دەتوانن بچنە شوێنکارەکان تەفتیشکن دەرەقەتی هەموو شوێنانە نایەن بۆیە بێ ئەم بوارانە حکوومەت ئێتیماماتی زیاتر پێبا و لە هەمان کاتیشە خاوەنکارەکان ئەم بێویژدانی واز لێ بێنن لەبەرەوەی تێچوویشی کەم خەرجکەن لەبەرەوەی بە کاتێکی کەم ئیش بە کرێکار بکەن کاتێکی زۆریش بەکاری کرارەکانەکەن ئەبێتە مای ئەوەی کە تەرکیزیان نەمێنێ ماندوو ببن
ئەمانە ئەمانەش وەکی کولەوە کارەکانن. دووەم شت تێچووی پێویست دابین ناکەن بۆ سەلامەتی مەعلم سەلامەتی بەشێکە لە پرۆسەی کارکردن چونکە زۆر کات ئەم نەبوونی سەلامەتیە تەنیا زیان بە گیانی کرێکار ناگەینە پرۆژەکە ئەڕوخێنێ ئەم پرۆژەی کاڕوخێ پۆلیس سەرقاڵەکە تەندروستی سەرقاڵەکە خاوەنی پرۆژەکە خۆی زیانی ئابووری بەرەکەوێ لەبەرەوە سەلامەتی شوێنی کار لە عالەمە بە پێ وترێ یەکەمینە یەکەمین ئیش لە منەظەمەی عملی دەورەی وەکو دروشم کە لە ڕکراوی کاری نێودەوڵەتەیە ئەڵێ یەکەمین شت سەلامەتیە بکرێ بۆ شوێنی کار سەلامەتی شوێنی کار خاوەنکاری ژەپارێزی ئەندازیارەکان کاربەندەکان لەگەڵ کرێکارەکان بە شێوەیەکی گشتی. بەڵێ کاروسمان زندانیل سوڕای بواری مافەکانی کرێکاران یەکێک لە ئەندامانی کارای سندیکای کرێکارانی بیناسازی لە کوردستان زۆر سپاس دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵمانە بووی. زۆر سپاس بۆ بەڕست. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ زۆر سپاس کە تاوکو کۆتایی لەگەڵمانە بوو. هەر شاد.